بینەرو بیسەرین کوردستان 24 دەمەوە باش بیت هیڤیا دەمێن خۆش بووەت خازین جارێک دن هاتینە خزمەتەوەین بەڕێز بوو پێشکەشکردنا خەڵکەکە دیش بەرنامەیە کوردی چاکیکردن چەند یا بچیک ژی بیتن هەر یا مەزنە ئەیکش جوداهیên navbera gelên pêşkeftî û paşkeftî birîtiye işhebûna êrada gorankarî berivbaşî û başbûnê gelên pêşkeftî armanca wan ya rûn û aşkira ye her wisa eb nefseka dîr û dirêj eb hengavên biçîk berdewam beriv armancên xwe çin belê gelên paşkeftî bawerî eb hengavên biçîk û berdewam nîne an ku wan divêtin êk bezîna mezin da bigehne armancên xwe belê derencam her nagehne wan armanca ewên ew bi xwe datinin wek bawbapîrên me gotiye divêtin bi pilekê biçîte serê milekê. Mamostay Barês zor bexêr bê me divêtin em gengeşêl ser vê mijarê bikeyin ke çakîkirin çend ya biçîk jî bîtin xwedê xwe da her ya mezin e. Lewra me divêtin em bihîne ser Qur'ana pîrûz ke aya Qur'ana pîrûz çawa behsa giringiya hengavan kiriye eger çend ya biçîk jî bîtin ka çawa şmara gotiye û çi pêtiviye li ser me ku em bikeyin. بەڵێ بەناوی خی بەخشندەی میهرەبان تەرخانکردنی ئەڵقەیەک بۆ ئەم بابەتە گرنگیەکەی لەکوێ گرنگیەکەی لەو پێشەکەیە کە باست کرد ئەوەی کەوا ئێمە خۆمان بەراورد دەکەین لەگەڵ گەلانی پێشکەوتودا سێرەکەین ئێمە پاشکەوتوین یەکێک لەو دیاردانی کە لەوێ هەیە و لێرە نییە ئەوەیە کە ئەوان ڕۆژانە کاری وردی بچووک دەکەن کە کۆی دەکەیتەوە لە ماوەی ساڵێکدا سێرەکەی چەند هەنگاو چوونەتە پێش وڵاتی ڕۆژهەڵاتی بە شێوازێکی گشتی وڵاتی موسڵمانن خەڵکەکەی وا پەروەردە نەکراوە کە بایەخ بەشتی بچووک دە تەنانەت ئەوان لە ڕووی ئابووریشەوە دەڵێن وردە بگرە پارەی وردە خوردە ئەڵێن پارەی وردە و کۆین بگرە دۆلار و کاغەزەکان خۆی پارێزێ دەمێنێ کەواتە لە لای ئێمە شێوازێکی وەکو ئەوەی تۆ وتت یعنی ئەوێت لە پڕێ ببێ بە کوڕێ یەکسەر بازێک بدا و بگاتە ئامانج هەر لەبەر ئەوەشە یعنی لە وڵاتی ئێمە یەکێک لە هۆکارەکانی مەسەلەن خۆ دەوڵەمەندکردن چوونە پێش هەمووی بە بازدانە ئەم بازدانە لەگەڵ تەبیعەت و سروشتی ئایندا نایەتەوە بۆ چونکە ئەگەر لە پڕێ بێتە کوڕێ بازدا چۆن ئەڵێ جۆزفات قەفزە ئەمە چێ بێت یعنی بێتە مای ئەوەی کە بەڕاستی گەندەڵی دروست بێت وەکو بڵێ هیچ ڕێزێک بۆ ئیشوکاری وردی ڕۆژانە نەمێنێت بەلێ ڕەنگەل سەر بنەمای چەندی بیت کە بێژن ژیان دەلیڤەیە چاوێتەل دەلیڤەکی بیت هەرگەوە دەلیڤە هەبوو بکە کەواتە ئێمە بینە سەر ئەوەی بۆ ئەو دەلیڤۆ بۆ ئەو فرسەت و بۆ ئەو هەلەی کە دێتە بەردەستمان یعنی سێ هۆکاری سەرەکی هەیە بۆ ئەوەی کە بایەخ بدەین بەکاری وردە بەکاری چاکە با بچووکیش بێ یەکەم ڕۆژگار لە گەورەی و لە فراوانبوونیەوە ورد تەماشاکەی خەڵک بەرەو چی دێ خەڵک بەرەو تاکبوونەوە دێ یعنی ئیسە ئینسانەکان جاران خێزانەکان زۆر گەورە بوون عەشیرەت و هۆز هەبوو ئەو جا بوو بە خێزانی درێژکراوە باوکو دایک و پور و مام و هەموو لە یەک ماڵێکدا لە یەک خان و دەژیان ئەو جا جیا بووە خەڵکەکان ئەو جا ورد ئەبینی ئەحزابی گەورە هەبوو دوای حیزبی ناوەندی دروست بوو حیزبی بچووک پەیدا بوو جەمعیە و کۆمەڵە پەیدا بوو خەڵک تااقەتی ئەوەی نەما هات بۆ ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی بە 3 کەس و 4 کەس ئێستا تااقەتی ئەوەشی نەماوە سەردەمەکە بوو بە سەردەمی دەستپێشخەری تاکە کەسی کەواتە مادام سەردەمەکە بەرەو تاکە کەسی ئەڕوا بێگومان بێ بیر لەوە بکەینەوە نەڵێن ئێمە خۆ هیچ کاری گەورەمان پێ ناکرێ ئەبێ بە پێی توانای خۆمان هەوڵ بین هیچ ڕۆژێک لە چاکەکردن و کاری چاک ئەنجامدان دوور نەکەوینەوە با بچووکیش بێ خاڵی دوم خدا لە قورئان دەفەرموێ لكل جعلنا منكم شرعة ومنهاجا باشە شریعەت ئەمە فراوانە ئەمە هێڵە فراوانەکەیە اینجا ئەم شریعەت و شرعەتە کەوا فەقیهێک دەیخوێنێتەوە ئەبێ بە فقه ئەوە جارێکی تر فراوانە فەرق چییە یعنی چۆن لە ئەم پەڕ و ئەو پەڕی خوددا باسی کردووە شرعەت وردە بێتەوە بۆ فقه وردە بێتەوە بۆ زانستەکان وردە بێتەوە بۆ کۆمەڵەشت تاگاتە منهاج دوای ئەبیتە منهج منهج مانای چیە لە زاراوەی قورئانی لكل جعلنا منكم شرعة ومنهاجا يعني وردە بێتەوە تا بێتە نەهج کە بوو بە نەهج هەر کەس بە شتێک ناسراوە نمونە یعنی شریعەت چەند فراوانە زۆرە ورد دوای لێ دێ لە کۆمەڵگەدا هەر ئینسانێک بایەخ بە شوێنێکی شریعەتەکە ئەدا شوێنێکی بچووک ئەگرێ تایە سەرکەوتوو ئەبێ و تیاشە ناجح هەبێ نمونەت پێ بڵێم ئێستا ئینسان هەیە پێڵێن فڵانە کەسی قیامەتی بۆچی لەو هەموو باسی ناو شریعەتە فراوانە ئەو ورد هات تەخەسوسێکی وەرگرتووە لە باسی قیامەت ئەڵێن فڵانە کەسی
تەهەجودی ئەڵێنەوە بۆی پێڵێن ئەڵێن ئەو پیاوە بەس باسی شەو نوێژەکە یعنی بڕۆ لە دانیشە ئەزانەی ینی ئەمە پێوترێ عیبادات چەند فراوانە دوای هەر یەک لە ئێمە بە شتێکە ناسرێ هەندێک سەحابە بەس بە ڕۆژووی زیادە ناسراون هەندێک بە نوێژی زیادە هەندێک بە قورئان خوێندن هەندێک بە قورئان لەبەرکردن بەلایکەش ڕووی دینی بەحسابی چەندێ بکەینە بە ژێکڤەکردنەوە دینی نینە و بەشێکی بگری و هەموو بەشێ دیبەر پێڵەن نەخبەر نادە پێڵەن تەخەسوس یعنی چۆن هەمووی دەکا نوێژی فەرز دەکا و بە ڕۆژووی ڕەمەزان دەبێ و ئەوە دەبێ ئەوە دەبێ بەڵام تەخەسوسە دەقیقەکەی چۆن ناو یەک شوێنێکی دیاری کراوە کەواتە بتەوێ نەتەوێ من و تۆ ژوامان لێ هاتووە هەر یەک لە ئێمە خەڵک کە دەمان بینێ بە شتێک دەمان ناسێتەوە لە ناو دینەکە فراوانە هەمووی لا ئێمە نییە بۆیە هەر کەسە بە جزئێک کەواتە لە دوجاردا هەر ئەم نمونەیە کە گوت بۆ جارێکی تر خدا کە فەرمووی شرعەتەن و مینهاجە وردە بێتەوە کە دین ورد بۆوە لە هەر شتێکت هەیە لە دین گشتەکانت هەیە بەس دوای تۆ بە صیفەتێک لە صیفەتەکاندا ناسری خاڵی سێم خدا دەفەرمێ وەعبود ڕەبەکە حتى یەأتیەکە اليەقین یعنی مەوت مردن کەواتە هەتا ئەو ڕۆژەی دەمریت و هەر عیبادەت بکە ئێسێرەکەی خۆ عیبادەتەکان ئەوەی کەوتراوە کەمە وانی وتمان 5 فەرزەی نوێژەکان بە 25 دقا تەواو بێ ڕەمەزانە ساڵی جارێکە حەج لە عومرا جارێکە زەکات ئەگەر هەیبوو ساڵی جارێکە ئەو دوای کەواتە ئەم ئاەتە دەیسەلمێنێ ژیان دەبێ هەمووی عیبادەت بێ چۆن ژیان هەمووی دەبێ بە عیبادەت ئەو وردەکارانەی کە ڕۆژانە دەیکەین دەبێت نیەتی عیبادەتی لێبێنین بەو چاوە تەماشاکەین بۆتەوێت چه فەلسەفەک پێش هەیە ئەوێ شروعبەکردنەوە جەنابێت تەنها بەحثکە ئەمە بۆ ئەوە بووکە ڕۆژانە ئێمە دەتوانین کارە وردەکانمان خدا فەرمووی فەمەن یعمل مثقال ذرة خيرا يعني خير مثقال ثقل قرسایی يعني خێرێک قورسایی بە یەک مسقال لای خداون نابێ شەڕیش هەروەها وجا خدا فرموي ولا ينفقون نفقة صغيرة ولا كبيرة يعني نفقة شرط نییە کابراایك دەفتەرێک ئەبەخشێ هەیەی بەس یەکێکی تر ڕەنگە 250 دیناریەکی هەبێت تەبع وانە ئەمە ئەبەخشێ بۆ ئەوە زۆرە چونکە ئەمە بەبەستەکەمان چییە بەبەستمانەوەیە هەموو کەسێک دەتوانێت لە بەخشینە لە قسەی چاکە لە هەموو شتێکە ئەتوانێت ببەخشێ بزانە یعنی ئەو چۆن ئەڵێ کە سوورەتی کە هەف دەخوێنی ئەوەی کە چۆن دەڵێ داوای لێ دەکەن سەدیان بۆ دروست بکە و خەڵک دەڵێ ئەسکەندەری مەکدۆنیە وای ناودەنن مهم ئەوەیە کە ئەم ذێڵ قەرنەینە کە داوای لێ دەکەن ئەوە بکە چ دەڵێ یعنی قسەیەکی ورد دەکە دەڵێ ما مەکەنی فیه ڕەبی خەیڕون ئەوەی لە توانای مندا بێ ئەوە بۆ من خێرە بیکەم زانە هەر کەس دەتوانایدا هەیە شتێ بکە هەر کەس دەتوانایدا هەیە شتێ بکە ینی کەس نییە لە توانایدا نەبێ بەڵێ من کارێک ناتوانم ئەنجام بدەم لەبەرەوە ئەمە پێمان دەڵێ ئەبێ هەنگاوەکانمان بەرە ئەوە بێ خوددا دەفەرمێ وەالباقیات الصالحات یعنی ئینسان دەبێ بۆ دوای مردنی خۆی باقیاتی صالحاتی هەبێ چونکە ئەلێرەوە دەیسەلمێنی یعنی ئەگەر ئینسان وەفاتی کرد نوێژ و ڕۆژ و زەکات و حەج و ئەمانەی نامێنێ ئەی چی ماوەتەوە ئەو شتانی ماوەتەوە کە خزمەتی مرۆڤایەتی کرد چونکە خوددا فەرمی وەئەما ما ينفع الناس فيمكث في الأرض چ شتێک سوودی بۆ خەڵک ببێ ئەوە دەمێنێتەوە ئەنی مەهانمان دەدا بەڵام بوو باشی مامۆستادەمان بژنێف کارە باشەمانە دەوێت باشێژی پیڤەر هەبن چونکە تشتێک گۆڕی دیتنا من باشە بەڵێ ڕەنگە گۆڕی دیتنا جەنابێتان شەن کەسێکی تر باش نەبیتن وەئەما ما ينفع الناس وەئەما هەموو دەزانین چی نەفعی خەڵکی تێدایە و چی زەرەری خەڵکی تێدایە وەئەما ما ينفع الناس هەموو دەزانین چی نەفعی خەڵکی تێدایە خەڵک محتاجی چییە تەماشای خەڵک دەکەێت گافکێت بیت گروپەکە بیت خوددان ئایدولوجێک بیت وەسە پێ باش بیت کە ئایدولوجێتەوە یا باشە بوو کۆمەڵگەی بەلێت ئەنجام دەوەسانینە باسی عمل دەکەین ئایدۆلۆژیا قسەیە ئایدۆلۆژیا قسەیە و بەم ڕۆژگارە خەڵک هەمووی بۆ خۆی قسە دەکا بەس کردەوەی باش لە کۆمەڵگەداون نابێت چونکە مرۆڤ خوددا ئەوەندەی عەقڵ پێداوە خۆی دەزانێت کاری باش چییە و کاری خراپ چییە مەبەستم ئەوە بوو کەواتە ئینسان ئەبێ بزانین کاتێککە دەمرێ ئێمە نازانین دوای مردن چ دەڵێ بەس خوددا دەزانێ بۆیە خوددا دەفەرموویەک ئینسانەکان لە دوای مردن داوایەکیان هەیە لە خوددا قال رب ارجعون لعلي أعمل صالحا بەبێ فيما تركت يعني کەواتە هەموو لە ئێمە لە دوای مردن داوایەکمان لە خوددا هەیە بمانجێڕەوە دنیا لعلي أعمل صالحا هەر چاکەیەکم پێ بکرێ هەر چاکەیەکم پێ بکرێ مەبەستم لەم خاڵە ئەوەیە کۆمەڵگەی کوردەواری دواتر بە درێژتر ئەتوانم باسیکەم کۆمەڵگەی کوردەواری بڕوای بە بازدان هەیە هەر لە بەرەوە تووشی گەندەڵیش دەبێت یعنی فێر نەکراوە کاری وردی بچووکی ڕۆژانە
لە کۆتایی ڕۆژدا کۆمەڵی کاری گەورەی بۆ کۆ دەبێتەوە لەبەر ئەوەیە خدا دەفەرمێ ولا يقطعون واديا إلا كتب لهم به عمل صالح يعني تۆ بە دۆڵێکدا دەڕۆی تۆ بە ڕێگایەکدا دەڕۆی خدا دەفەرمێ خێرت بۆ دەنووسێت یعنی چی؟ یعنی چوون بەدەم داواکاری خەڵکەوە یارمەتیدانی خەڵک کارکردن هەموو کارێکی چاک هەموو ئەمانە وەکو نوێژ و ڕۆژ و عیبادەت چەندە وێ چەندێ ناگەینیت مامۆستای بەڕێز دەما کەسێک حەز قەفزا بیتن یعنی بازدانا بیتن بۆ هەر مەسەلەکە باشیە ئەوەی چەندێ ناگەینتن کە هەستکەتن گەلک فەراغ و بوشای ژیانە خوددانە ئانکو گەلک هەموو کورتیانە دەبێتن زیترین وەخت خوب گەینتێ باشە یعنی خۆی هەموو ڕۆژێک ناتوانانی باز بدەی بەڵام ڕۆژانە 24 سەعاتەکە 24 سەعاتەکە دابەشی کە تۆگە تەماشایەکی بڵێ ینی یەکێک تەمەنی 50 ساڵ بێ باشە جارانی بکە لەسەر 12 ئەکاتە 600 مانگ جارانی بکە لەسەر 30 ڕۆژ وانە ئەچێ بۆ چەند 600 فیسی 18,000 ڕۆژەکە وانە فی 24 کە و بیکە بە سەعات و بیکە بە دەقیقە و بیکە بە سانیە ڕەنگە ملیارێک و 500 میلیۆن چرکە دەرچێ ژیانی ئەم ئینسانە کاتێک گەر تۆ تەماشاکەی لەم چرکانە لەم دەقانە چی کردو هیچی نەکردووە کە نەی کردووە هەموو ژیان زاهیع بوو یعنی ئێمە دائنیشین بە دیارکاری گەورە دوای گەورەکەش ناکەین بچووکەکەش ناکەین بۆیە خوددا لە قورئاندا فەرمووی ڕۆژی قیامەت ئینسان پرسیار دەکا مالی هذا الكتابی لا يغادر صغيرة ولا کەواتە کتابی ئێمە لە قیامەتە سەغیرەشی تایە و کەبیرەشی تایە کەواتە ئەمە زۆر گرنگە ئینسان هەوڵ بدا وردە چاکەی زۆر بێت چونکە إن الله لا يظلم مثقال ذرة وإن تك حسنة يضاعفها لەبەرەوە هەموو ئەمانە ئەمان باتە سەر ئەوەی کە ینی بەکەم تەماشای کاری چاکی بچووک نەکەی بەێ کەواتە بچینە جواتە پێغەمبەری درودت خودی لەسەر بن وی چاوە سەردەری دیگەل بابەتی چاکی و چاکردنی کریە باشە پێغەمبەر درودی خوای لەسەر فێری کردین ئێمە دوو قۆناغمان هەیە بەلایکەمەوە قۆناغێک کە پێمان وترێ مسلمان قۆناغێک پێمانەوترێ باوەڕدار بەێ ئەو قۆناغی پێمان دەوترێ مسلیم خەڵک کە دەڵێ من مسلمانم ئەڵێ نیازانی مانای چێت تۆ مسلمانی یعنی مسلمان المسلم من سلم الناس من يدي ولساني ئەو بانزانی یعنی خەڵک زیان بە خەڵک نەگەێنی بەدەست و بە زبان زیان بە خەڵک نەگەێنی ئەمە چییە مسلمان بووی بەێ کەس وێگافکێ هەیە زیان خەلکی ناگەینتن بەێ ڕوکنین ئیسلامی جێبەجێ ناکەتن چ وی کەسەی تێدەگوت لە دنیادا مسلیمە لە قیامەتدا خوددا خۆی مامەڵی چۆن لەگەڵ دەکا و نیەتی خۆی چۆنە ئێمە ئەبێ حاکم نەبین بەسەر نیەتی خەڵکەوە بەڵام لە دنیا ئینسانێکی زۆر باشە شایدی باشی بۆ دەین زۆر بە سوودە زۆر چاکە ئەمە هەیە ئەڵێ من ینی بڕوان بە خودداش نییە و کاری باشەکەم ئەڵێم لە دنیا سوودت بۆ من زۆر باشە بەڵام من ناتوانم بڕیاریش دەم لە قیامەت چۆنە بێت چونکە ئەگەر وام کرد وەکو قڕۆن وەستامان لێ دێ مافی ئەوەمان نییە ئەو قسەیە بکەین بەڵام بابێنە سەر ئەوە کەواتە ئەمە هەنگاوێکی باشە کە تۆ زیان بە خەڵک نەگەێنی بەڵام هەنگاوی دوم باشە کە مؤمن بی باوەڕدار بی باوەڕدار چییە؟ لا يؤمن أحدكم حتى يحب لأخيه ما يحب نفسه جا ئەم ئەخی هەیە بدەبێ فراوانکەین ئەخی هەر برای نەتەوەکەمان بێ قەیناکە دوجار برای دینیمان بێ باشە ئەوجا دوجار برای ئینسانیمان بێ بەێ وەک پیڤەری دینی ئەف برایە تنێ بەحسا برای مسلمانیە برای دینی پێغەمبەر درودی خوای لەسەر کاتێکە ینی فەرمودەکانی فەرمووە لە حزوری ئینسانە فەرموویەتی ئینسانەکانی دەوروبەری هەر ئەوە بوونەکە ئەو دقەیە هەبووە بەڵام دوجار کە ئەم دینە فراوان دەبێ و هەموو دنیا دەگرێتەوە بە پێی قورئان ئێمە وەکتمان سێ جۆر برایەتیمانێ برایەتی نەتەوایەتی برایەتی ئاینی برایەتی ئینسانی کەواتە لێرە بۆمان دەرکەوت مؤمن بوون باشترە لە بۆیە ئاعرابەکان و دەشتێکەکانی سەردەمی پێغەمبەر وتیان قالت الأعراب آمنا قل لم تؤمنوا ولكن قولوا أسلمنا ولما يدخل الإيمان في قلوبكم ما دام خيرتان بۆ خەڵک نییە بەڵێن ئێمە باوەڕدارین خێرتان بۆ خەڵک نییە بەڵام ئەوەندەتان کردووە کە زیانتان بۆ خەڵک نییە مادام زیانتان بۆ خەڵک نییە مسلمانە کەی ئەبنە مؤمن و باوەڕدار کەی خێرتان بۆ خەڵک هەبوو بەڵگە ئێمە مەسەل لە بوونەوەریش داوایە بزانە ئێمە هەتاومان هەیە خوددا دەفەرمێ هو الذي جعل الشمس ضياء والقمر نورا بۆچی قەمەر نورە و بۆچی شەمس ضیاءە جوداهیەکەی چییە جوداکە ئەوەیە کە ڕووناکیەکەی خۆر و هەتاوهی خۆیەتی زاتیە هی زاتی خۆیەتی دەیبەخشێ ئەو ڕووناکیە دەیبەخشێ دەیدا بە مانگ لێ وەردەگرێ مانگ دەبێ بە نور چونکە وەری گرتووە ئەستێرەکانیش وەریان گرتووە هەر لە هەتاو وەریان گرتووە بۆیە کەواتە هەتاو بەخشەرە باڵا دەسترە گرنگترە پێگەی لە مانگ و لە ئەستێرەکان بۆیە خوددا لە ڕۆژی قیامەتدا کە قیامەت دادێ ڕۆڵی خۆرمان ڕۆلی هەتاومان زیاتر بۆ دەڵێ دەفەرمێ ئیدە شەمس و کوویڕەت یعنی کە هەتاو کوژایەوە کە ڕووناکی و گەرمی هەتاو نەما اینجا وئیدە النجوم انکدرت
ئەو جارێکی تر ئەستێرەکانیش خامۆش دەبنەوە ئەستێرەکانیش دەکوژێنەوە کەواتە بۆ کوژانەوە ئەستێرە و مانگ چونکە هەتاو نەما ئەوە بەڵگەیە لەسەر ڕۆڵی گەورەی هەتاو جا بڕوانە کاتێک کە ئینسانی چاکەکار دەکوژێتەوە لە کۆمەڵگا ئەو دوای کۆمەڵگەش دەکوژێتەوە کەواتە کۆمەڵگەی ئەوروپی بەچی بەردەوام گەشاون بەوەی مرۆڤەکانیان وا فێر کردووە بە بەردەوام 24 سەعات لە هەوڵی چاکە بن لە هەوڵی کاری ئەورد بن ئەو چ تشتە وەلمەگیری مامۆستاد ناوە کۆمەلگەها کوردیدا حتا کەسێک التیزامەکە دروست بدینی نەکەتن وەک تێکستین دینی وەک شعائرین دینی پێ نابێژن مرۆڤێکی چاکە و یێ باشە ئەگەر هەندی کارین باشی بکەتن بەلێ مادەم التیزاماتی دینی دیرە بوو ناهێتە گوتن کەسێکی باشە لەبەر ئەوەیە پێغەمبەر وەڵامی تۆ دەدا بەێ پێغەمبەر درودی خوای لەسەر فەرمووی تعدیل بین الاثنين صدقة یعنی دوو کەس ئاشت کەرەوە لەگەڵ یەکدا ئەمە خۆمە لە ڕوویەکی ئینسانی تەماشایکەی خەڵکی ئێمە ئەمە بە نوێژ نازانێ لە کاتێکدا پێغەمبەر وا دەفەرمی ئەو پێغەمبەرەی درودی خوای لەسەر پێی گوتی نوێژ و ڕۆژوو بکەن هەر ئەو پێی فەرمووین تعدیل بین الاثنين صدقة ئەم کوردە ناکۆکەی ئێمە چەند پێویستی بەوە هەیە کە پێغەمبەر دەفەرموێ نێوانی دوو کەس چاک بکەن نێوانی دوو کەس چاک بکەن ئەوە خێرە ئەو پێغەمبەرە فەرمووی وتعین الرجل على دابته یعنی ئینسانێک پیاوێک هەر ئینسانێک یارمەتی دەدەی سەری خەیتە سەر ئەسپەکەی ئێستا سیارەکەی ئێستا ئۆتۆمبیلێک یارمەتی کەسێ دەدەی لە ڕێگادەوەستی ئۆتۆمبیلی بۆ چاک دەکەیتەوە یارمەتی دەدەی مەشورەتێکی پێ دەدەی ئاوا چاک دەبێ پێغەمبەر فەرمووی ئەمە سەدەقەیە نە هیچت پێ ناکرێ والکەلیمەة الطەیبەة دوو قسەی خێر بکە دوو قسەی چاک بکە وتەبەسموکە ئەم ئەوروپایە ڕۆژانە لەگەڵ یەکدا هەر دەڵێن ببوورە و سۆری و زەردەخەنە دەکەن یەکاکە ئەمە پێغەمبەر فەرمی وتەبەسموکە فی وەجهی ئەخیکە سەدەقە کەچی سێرەکەی برای مسلمان هەر بەمەوەنی تەماشایەکەکە خۆ ئەگەر ئەوە فتواشی وەرنەگرت پێ بڵێ سەلامی لێ نەکەی ها ئەوە لە جەماعەتی خۆمان نییە وتميت الأذى عن الطريق صدقة بهم مشتكوتو لم رجع بيساني إما وحر هالجروا هم أمانة صدقة تاجت مفهوم كيد بيجن مادام أم باري جينجي هدين بوشيم جينجي باكش أبو زور خرابة أبوش باسكين روجه أم أرزا مسجد ومزجوته مالي خدايا إما يعني تشنجو أنا مالي خدا باككينو خو هر مزجود مالي خدانية زوي هم مالي خدايا تاجت أوي بيغمبر فرمي لا تحقرن من المعروف شيئا هیچ شتێکی چاکە بەکەم مەزانە ولو أن تلقى أخاك بوجه طليق کە تەنها ئەگەر هیچت پێ نەکرا بەڕوو خۆشی دوزانە خەڵکی ئێمە ئەمانە قسەی پێغەمبەرە لە بیری چۆتەوە یان نایزانێ فەرمووی اتقوا النار ولو بشق تمرة نانا یعنی نەک دەنکە خورمایەک نیوەی دەنکە خورمایەک بە نیوەی دەنکە خورمایەک دەتوانی خۆت لە ئاگر بپارێزی پێغەمبەر فەرمووی سەبق دیرهم 100,000 درهم يعني بۆچی کابرا 200,000 هەیە درهەمی هەبووە 100,000 کردو بەخێر بەڵام کابراایەکی تر 2 درهەمی هەبووە یەکی وەک یەکیان لێ هاتەوە بەڵ ئەمە چووکە فەقیرە پێغەمبەر دەفەرموێ باشتریشە یعنی یەکێ 2 درهەمی هەبێ مەبەستم لە هەموو ئەمانە بوو پێغەمبەر درودی خوای لەسەر با بچینە لای عایشەی خێزانی خۆی لای ڕازی بێ لە عایشە دەپرسن دەڵێن پێغەمبەر لە چاکەکردنا چۆن بوو کاری پێغەمبەر چۆن بوو دەڵێ كان عمله صلى الله عليه وسلم دیمە عەربیە يعني بەکوردی یعنی دیمە ئەڵێ کارەکانی پێغەمبەر دیمە بوو دیمە یعنی چی ئەڵێ ئەو بارانە بەکوردی دیمە ئەو بارانە نەرمەیە نمە بارانەی کە دەبارێ کەم بەڵام بەردەوام یعنی بارانێک کە دەبارەیە کەم بەڵام بەردەوام ئاجووتیارەکان دەڵێن ئەو بارانە زۆر باشە دەچێتە ناو ناخی زەویەوە لەبەر ئەوەیە حتا متەسەویفی خۆمان لە کوردەواری قسەیەکیان هەیە يعني شعارێکیان هەبوو جاران دەیان گوت مداومە یعنی بەردەوام بوون لە چاکەکردن بۆیە لە پێغەمبەریان پرسی درودی خوای لەسەر ئەی الأعمال أحب إلى الله ئەو پێغەمبەرە وەڵامی ڕاست دەداتێ لێ دەپرسن باشترین کارێ ئێمە بیکەین خۆشەویستترین کارێ ئێمە بیکەین لە لای خوددا چییە دەفەرمێ ئەدوەمها وئین قەل بەردەوام بێ با کەمیش بێ بەردەوام بێ با کەمیش بێ ئەمە بەڵگەیە لەسەر ئەوەی کە ئێمە ئەم کارانە بۆچی دەکەین خێرەکە لەمەیە بۆیە پێغەمبەر فەرمووی إذا مات ابن آدم انقطع عنه عمله إلا من 3 ئێمە کە دەمرین هیچمان نما هەمزانە نوێژ ڕۆژ و زەکات ئەمانە کردمان ئەوانە گشتی بۆ خۆمان بوو پێغەمبەر فەرمووی دوای خۆتان هەر ئەو شتەیە صدقة جاریە کارێکە کتێبێکە علم ينتفع به وانە ولد صالح ولد هەر کوڕ نییە کوڕ و کچە یعنی چۆن دوعای بۆکەن بەکردەوە باشەکانیان کوڕ و کچەکانی هەر پیاوێک کوڕ و کچەکانی هەر ژنێک بەکردەوە باشەکانیان ئەبنە مای چاکە بۆ دایک و باوکیان بەخراپە شەر خراپ مامۆستا بەرەسەف ئاخفتانە جانەبێتەنەها بەحەست کردن یعنی وەسە دیارە لەسەر ئاستێ تاکە کەسیەک و هەر کەسێک
چاکی بکت اگر چند یا بچیک جی بیتن بله اگر وی باشی کرنه بینین سر آست بونمونه ملتکه یان سر آست حکمرانیتکه همان شوازد ویتن ورده کاری بچیه مسئله یان جی قفزاتا پی پیخی ئەگە بیر بکەیتەوە ئەڵێ ئێمە چیمان کردووە ئەڵێ ئەو یاسایە و یاسای چاکسازی و بەشێکی چاکسازی لەگەڵ فلان و فلانمان کردووە کەمە وانە یعنێگە تەمەنی حکومت وەرگری لە 6 مانگا کۆمەڵێک شت هەیە ڕۆژانش دەکرێت ورد شتی وردە هەیە کۆمەڵێک چاکسازی وردە هەیە دەکرێت و لە کۆتاییشدا سێرەکەی بوو بە 180 ڕۆژ 180 چاکسازی ورد هەیە کە ڕۆژانە دەکرێت هەیە هەفتانە دەکرێت هەروەکو چۆن تۆ لە شەو ڕۆژێکا 5 جار نوێژەکەی لە شەو ڕۆژێکا 5 چاکەی وردمان پێکرێ لە هەفتەیەکا یەک نوێژی جومعاکەی لە هەفتەشا کارێکە کرێوە نیە بەو شێواز مال دەستپێکی بەحسا وڵاتین پێشکەفتی کرد و وڵاتین پاشکەفتی وڵاتین پێشکەفتی نەریتێ وان ئەوە یعنی وەکو جەنابێت ئاماژە پێدای چاکیت کە نەگەر چەند یا وەرجی بیتن ئەرێ ئەف وڵاتین پێشکەفتی کە بریتینە ئەوروپا و ئەمریکا و یابان و سین ئەف وڵاتانە ئەرێ ئەو چ فێر بووینە لەسەر چ بنەمایەک فێرەوێ چەندی بووینە ئەم خدانێوان هەندە تکست و وی دینە وی ڕەنگەی و ئەم فێریش نەبووین بەڵێ وەڵاهی شەرمەکەم بڵێم ئەمە هەمووی هی ئێمە و لە ئێمە فێربوونە بۆچی چونکە بەڕاستی ئەمە کە هی ئێمەیە ئێمە بۆ فێر نەبووینە وایە کەواتە ئەمە بەڵگەیە لەسەر ئەوەی کە پێغەمبەر درودی خوای لەسەر فەرمووی الحکمەت ضالة المؤمن ئەینەما وجدها فهو أحق بها وەک بڵێ ئەوان کاریان بەم قسەیە کردبێ ئەوان کاریان بەم قسەیە کردبێ کە شتی چاک شتی باش لە هەر شوێنێکی دنیا هەبێ سووری لێوەربگری جاخۆی ئەم گەڕیدە ئەوروپیەکان و تەبشیریات و ساڵانێکی زۆر و ئێستش کە ئەگەڕێن تەنانەت سیاحەتی ئەوروپاش هەندێکیان خەڵکەکە ئەچێ بۆ سیاحەت ئەجنا عاقڵەکانیان هەر ئەزمموی دنیا کۆکەنەوە جا ئێمەشتی جوانمان هەیە کە جێبەجێی ناکەین ئەبێت چی بکەین ئەبێ پرسیارێک و نیشانەی پرسیار بخێنە سەر ئیمانی خۆمان ئەبێ پرسیار گومانمان هەبێت لەم ئیمانەی کە ئێمە هەمان ئەبێ گومانمان هەبێت لەم ئیسلامەتی ئێمە هەمانە بۆ چونکە ئەوەی من گوتم ئەمە قسەی خۆ پێغەمبەر بوو تا ئێستا هیچم نەوتووە ئێ باشە قسەی خوا پێغەمبەر بۆ کۆمەڵگەیەکی مسلمان بۆ بە قسەی ناکەین ئەمە بەڕاستی ئەبێ نیشانی جهێ پرسیارێ دەست خۆش مامۆستای بەرز مدوێتم چینە ناو شارین کوردستانی ژیدا و پرسیار هاتیە ئاراستەکردن سەبارەتە بابەتێ مە بەحثکردی چاکیکردن چەند یا بچیک جی بیتن هەر یا مازنە بفەرموندا بینەروی تو ئەگەر دقت بێ ئەگەر بە دلیلێکی ئەقلی بیرکەینەوە تو ئەگەر بتەوێت خانوێ بکەیتەوە ناچیت لە سەرەتاوە 6 قات بکەیتەوە بەڵکوی یەک قاتەکەیتەوە چاکەکردنیش بە هەمان شێوەیە تۆ لە چاکەی بچووکە دەست پێەکەی بۆ چاکەی گەورە بەڵام ئەگەر نەشتوانی چاکێکی گەورە بکەی لە بچووکەوە دەست پێەکەی بەڵام نەکردنی چاکە بچووکەکانیش بە شێوەیەکەوە ببێتە تێکدانی خەڵکیان گەورەکانیش نەکردنی باشترە بۆ خۆی چاکە ئەکرێ پێناسەی جیاجیای بۆ بکەین و هەر کەسە لە ڕوانگەیەکەوە پێناسەی چاکە دەکات بەتەکید هەر هۆکارگەلێکیش هەن بۆی پاڵنەر بن بۆ ئەو کەسانی کە ئەنەوێت چاکە بکەن یەک لە هۆکارانە ئەکرێ دین بێ هۆکارەکانی تر ئەکرێ هۆکاری مرۆیی بێ خێر هەر خێرە یعنی مرۆڤ 5,000 بدات آن 100 دلار بدات آن چی بدات یعنی شتێکی تازە مرۆڤاتیە و جیواکێمە دەخواست یعنی ملەتێمە تێت نیازکردنە دەستی هاریکاریە بۆ یەک دو درێژت کرد مثلا عشائری وەگرێدا هەرێکی دیف پێچی بیناخوا مثلا هاریکاریا نساخێکی بکە برادەرێکی بکە یعنی شتێکی پیرۆزە وانە چاکی هەر چاکیە چیا مازن بێت چیا بچی بیدن مهم کادو چی بکە چیش دەستەتی دەبێکە وەگیری مەسەلە مازن بژن دیاری قسمشن دیاری هەسمان هەر چاکی بکە بۆ یەکی وەلا یاکی مەژی بەس بووی بەرچاوی احتیمالە گەلێکە چاکە بەکردارە هەم لە هەمان کاتا بە وشەش ئەتوانێت چاکە بکەی زۆر کات ئەتوانین بڵێن کاتێک کە لە هەر شێوازێک کەسێک فێرە شتێکەکە ئەو خۆی لە خۆیان چاکەیە ئیتر ئایا ئەو فێرکردنیەکی زارەچیە کاتێک کە فێرێکی لە شتێک دوورکەوێتەوە یا ئەوە تا فێرکردنیەکی پراکتیکیە چۆن بڵێ بەکردار فێری شتێکی بکەی بۆ نمونە ئێمە وەکو کە پیشەی خۆمان وەرزشە ئێمە لە وەرزشە کە کەسێکمان فێرە شتێک کرد ئەو خۆی لە خۆیان چاکێکە لەگەڵ ئەو کەسەیەکەین وایە وڵا دیف پێچ بوونا مرۆڤی فێت مرۆڤ قەنجیە و باشێ بکەتن و یا ڕاست بێژیت و یا درست بێژیت بۆ هەر کەسێکی دەوروبەرێت خۆم هەندیت شیانێت مرۆڤی دابیتن فێت مرۆڤ یا باش و یا درست و بکەتن دا ژیان یعنی خۆش پرێ بچیت هەکە خۆ مرۆڤ چ ناشێت مرۆڤ دوعا کاتن
دعاجي السلاح بصرمانة وكي تجي دي في إمكانيات مروبنا إنه كصورة عامة نساخت مشانا قلق وهكذا بيجي نسار فيسبوك تلفزيون مشات إننا خالي رب العالمين بخير سلامتي فريقات وإن شاء الله هذه كاريا باشا هارك دي بيتش بناخو هر شو بيت خبلا كيم جيبيتن أما يا باشا يعني خبلا مزبايا كيم جيبيتن چاکەی بچووک چاکەی بچوو گەورە ئەبێ لای خۆی پەروەردگار و هەر ئەو کارەی لای ئێمەش بچووکە لای خۆی پەروەردگار زۆر گەورەیە و باشترە هەر تاکی کۆمەلگا چاکە بکە ئینشاءالله بله همو باشی چاکی هاری کاری چ بچیک بی چ مازن بیت دیف بی چه بناخو هر کسی یه هی بلکو بچیت بیتن نساخه که بیت مالوی گله که دفتره که بدت اکی بچیت بیت 5000 بدت هر دیف دلیویل دیف انیتاویل دیف پاروی یاشمه و دیبینیت نفسی صحبته یعنی 5000 جی وچ کو دفتره کوی دیه بله بینرین برای زور سپاس بو بجدار بویان ساخو سلامت بن اختن توجوان و جه خدا بن هر بجین ما مستبرس بین سر بحثاوی چنده که چون بیروکا هنگا و بچیک هات که بحث کرن و چوا جنابتا بحثاوی چندیت کتن و چوا بهتا پیاده کرن نواجیانا مده بەڵێ لە کۆمەڵگەی کوردەواری نمونەمان هەیە ئەو نمونانە مەسەلەن خەڵکی ئەمە سەلاحەدینی ئەیوبی دەناسێ و بڵێ سەلاحەدینی ئەیوبی ها وەکوتم هەر کەس بە شتێکە ناسرێتەوە لە سەرەتای بەرنامەکە کە بڵێ سەلاحەدینی ئەیوبی ئەڵەن سەلاحەدین و شەڕی خاچ هەڵگرەکان و دەڵێن قودس وانە بەڵام خۆی هەر کەسێک کە کارێک ئەنجام دەدا بە کارێک چۆن دەڵێ دەناسرێ لە خواری ئەو کۆمەڵگەیە لە ماوەی سەردەمی سەلاحەدینی ئەیوبیدا کاری نێو کۆمەڵگە ئەم وردەکارانە کۆمەڵگە ئەوە پێهێستاوە یعنی یعنی مەبەستمەوەی ئەگەر حکوومەتێک بپەرژێتە سەر ئەوەی لە ڕووی سەربازیەوە بەهێز بێ بتوانێت سنوورەکان بپارێزیە کاری حکوومەت لە کارە گەورەکانە دش بە باندەکانی مافیا بوەستێتەوە سنوورەکان بپارێزێ ئەگەداری ئەمن و ئاسایش بێ نێوخۆی کۆمەڵگا لەسەر حکوومەت پێویستە کۆمەڵگە فێرکە کۆمەڵگە فێرکە لە ڕێ ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنیەوە کە کارە بچووکەکانی نێو کۆمەڵگە ئەوان پێهێستن یعنی کۆمەڵێک نمونە سی کاری بچووک ئەتوانین بژمێرین کە من نەمژماردووە خوێندومەتەوە سی کاری بچووکم دیوە لە نێو کتێبەکانە باسی سەردەمی سەلاحەدین نەکات کە ئەو سی کارە بچووکە کۆمەڵگە کردوێتی بۆیە ئەو توانیوێتی بەشتە گەورەکانەوە خەریک بێ ئەمەشە کە ئەوروپا بەشتی گەورەوە خەریکە بێ هەنی سەرکردە ئەوروپیەکان بەکاری گەورەی وڵاتەوە خەریکن کۆمەڵگە بە کارە بچووکەکانی ناو کۆمەڵگەوە خەریک من جیوێ دویاوێ پرسیارم جنابێتە بکەم وەختنەکە بیشتن کارێن مەزن بە مرۆڤێن مەزن تێتە ئەنجامدان مەبەست مرۆڤێ مەزن یعنی مەکانەتەوە یا مەزن ئیجا لەبەرەوە تەماشاکە مەسەرەن ئەو شتە وردانە یعنی ئەوانەی نابینا بوونە لە سەردەمی سەلاحەدین یعنی کۆمەڵگە توانیوێتی لە ڕێی خۆیەوە مەسەرەن کەسێکی بۆ دابینکە کەسێکی بۆ دابینکە دەستی بگرێ بۆ ئیشوکاری ڕۆژانەی کە پێویستی پێوێ لە سەردەمی سەلاحەدین مەسەرەن ئافرەت کە دووجان بۆ دوای منداڵی بۆ شیری بەشی نەکردووە ڕۆژێک شیریان پێداوە ڕۆژێک شەکراو هەبووە بۆ ئەو منداڵانە کە ئەوانە نەیانتوانی ئەو بکەن مثلەن ئێستا ئێمە چۆن هەندێک ئاژەڵی بەرەڵامان هەیە نازانین چی لێ بکەین وانە لە سەردەمی سەلاحەدینە خەڵک هاتووە مثلەن جۆ درێژی بەرەڵا کە خاوەنی نەبووە خەڵک هاتووە مثلەن شوێنێکی بۆ دروست کردووە وەکو کاری خێر ئەو لە ڕای خوا کردوێتی بەڵام دوای خێری هەموو کۆمەڵگەشی تیا بووە هەموو ئەوانەی کۆ کردوێتەوە لە پەرژینێکە و لە شوێنێکە مێرگێکی بۆ دروست کردوون بەو شێوازە واتە ئێمە ئێستاکە ئەمانە هەمووی نمونەن ئەو سەردەمە کراوە یا مەسەلەن تەماشاکە یعنی شتی زۆر وردەیە منداڵ کە دایکی ناردوویەتی شتێ بکڕێ قابێکی چینیان پێوت ئەو کاتە بردوێتی یا شوشە شکاوە لە دەستی ئەو منداڵە دەترسێ چ بکە بە وەزع بڕاتە ماڵ شوێن ینی خەڵک هەبووە دوکانێکی کردوێتەوە گوتوێتی ئەر منداڵێک شتی لە دەست شکاوەکەم بۆ بێنە دانەیەکی تازەیە دەمێ بۆ ئەوەی نەچێتەوە دایکی لی تووڕە بێ منە چەند شتی وردەی ناو کۆمەڵگان ئەبینی لە سەردەمی سەلاحەدینی ئەیوبیدا مەسەلەن کراوە ئیدی ئەمە زۆرن کە کاتی ئەوە نییە هەرسی بژمێرم جا مەبەستم لێرە ئەوە بوو ئەم کارە وردانە خدا فەرمێ وەلا تەبخەسوا الناس ئەشیاءهم یعنی شتی کەس بەکەم مەزانن شتی کەس بەکەم مەزانن تۆ تەماشاکە ئێستا لە کۆمەڵگەی کوردەواری گەنجەکانمان بە شێوازێکی زۆر جوان بەشێکی باشیان دەستیان داوەتە ئەم کارانە نمونەیەک پێ بڵێم یعنی ئێستا کۆمەڵێک کچی دەسڕەنگین هەوڵەدەن لە هەڵەبجە بۆ نمونە تورەکەی چیسە خام دروست دەکەن وانە بۆ ژینگە پارێزیە مەشتێکی زۆر جوانە بۆ ئەوەی خەڵک دوورکەوێتەوە لە بەکارهێنانی پلاستیک و نایلۆن خەڵکێکە ئەمە دەبینێ یعنی کۆمنتی خراپەدا
دەڵێ وە چیە دەست بەتاڵیە ئیشیان نییە کاریان نییە ئەمە تۆ بەم قسەیە دژی خوددا قساکەی خوددا فەرمی وەلا تەبخەسوا الناس ئەشیاءهم شتی کەس بە کەم مەزانە ئەوە لەو کاتە ئەو شتە جوانی ئەنجامداوە ئەو شتە باشەی پێ ئەکرێ مەسەلەن تەماشاکە یعنی پێش ماوەیەک کۆمەڵێک گەنج بە کوڕ و کچۆ ئەشنە ئەو دەشت و دەرە هینیان تۆوی بەڕوویان چاند ڕەمزی کووردە ئێمە پێویستیمان پێیەتی شتێکی جوانە ژینگە پاک دەکاتەوە کۆمەڵێک سوودی دیکەی هەیە لە ڕێی کشت و کاڵیشەوە ئەم کارە چەند بچووکە ینی ئینسانێک دوو تۆوی بەڕوو بچێنێ زۆر گرنگە بەڵام ئەبینی خەڵک ئەمە بە شتێکی کەمەزانێ ئەڵێ ئەمە دەستیان بەتاڵە خۆ فعلەن ئەگە دەستشت بەتاڵ بوو نابێت دەست بەتاڵ بڵێ ئەدوی سەردەبەی دەما وستاد شتێک دن هەیەوی گافکێ کە ڕێکخراوێن خۆ بەخش دروست بووینە کە ئیجاز سەر ئاستی تاکی بیدیان سەر ئاستی کۆمەڵێکی بی جەمعیەکە بیتن سەرتان سەری دنیای وڵاتین ئۆروپی و غەربی هەنە ڕەنگەت هات بنێت ناف مەژیدا ئەوە چەند گرنگە تاکی کورد وەک مسلمانێک کاری خۆ بەخشی خۆ فێر بکەتە زۆر گرنگە چونکە لە ڕاستیدا ئەمە پێغەمبەر درودی خۆی لەسەر وەکو لە ئەڵقەی پێشوو گوتمان نیعمەتانی کەثیر من الناس مەغبون فیهما یعنی دوو نیعمەتمان هەیە کە زۆربەی خەڵک قەدری نازانێ و زیانی تیا کردووە لە جاتی سوودی لەوەرگێکیان فەراغە وانە دەست بەتاڵیە ئەو حاڵەتە یعنی خوددا وای پێغەمبەر وای لێ داوا کردوین نابێت دەست بەتاڵ بین ئەو کاتی کە دەستمان ئەڵێن دەستمان بەتاڵە بەداخەوە مسۆرە با بچینە فلان گازینۆ وەختەکە بکوژین وەخت ناتکوژی ئەو وەخت تۆ الفراغ للرجال غلمة وانە ئەو تۆ غفلة وللنساء غلمة ئەو تۆ دەکوژێ کات تۆ دەکوژێت تۆ کا ناتوانانی کات بکوژی با بچین کات بەسەربەرین لەبەرەوە خوددا لە قورئاندا فەرمووی لا خەیرە فی کەثیر من نەجواهم ئەم دانیشتنە درێژخایەنەی شەو ڕۆژان کە خەڵک لەگەڵ یەکدا دانیشێ دانیشتنە دوور و درێژی کە خەڵک لەگەڵ یەکا دانیشە و کات بەسەرە با خوددا فەرمووی لا خەیرە خێر لە زۆرێک لەو دانیشتانەدا نییە ئیلا من ئەمەڕە بیسەدەقەتی مەگەر لەوێدا باسی چاکەیەک بکرێ ئەو معروفین ئەو ئیسلاحین بین الناس بینی یعنی ئەم سێشتەیە ئەگە تۆ لەو دانیشتانەدا باسی چاکەیەک باسی خێرێک باسی چاکسازیەک نەکرێ ئەو دانیشتانە خوددا فەرمی خێری تێدانی تێگەیەک ناوە کوردەوەریە داهەیە مامۆستا و چەند پاڵپشتیاوی ئاخفتنێت کێت بێژیتن ئەگەر تو باشیە بکەی دی باشی هێتە ڕێاتەدا تا چەند قەنەعەت وی ئاخفتن زۆر ڕاستە چونکە بەلای کەمەوە چییە پێی دەڵێن ئاسوودەبوونی وجدان ئاتۆ کە کارێک دەکەی لە کوردەواریە ئێستاڵێن چێ پێزانێ بۆچی ئەکەی وانە واڵێن کورد ئەڵێن زیندووکوژی مردوو پەرستن باوا بێ بەڵام ئەی خوددا ئێمە باڵێن ئێماڵین مسلمانی 195 مسلمانین ئێ مسلمان بوونەکەمان وامان لێکا لە خزمەتی کوردایەتی بین مسلمان بوونەکەمان وامان لێکا لە خزمەتی ئینسانیەت بین مسلمان بوونەکەمان واکە ئێمە وجدانمان ئاسوودە بێ وأن سعيه سوف يرى يعني أجر أمام زاني بلام سوف بمستقبل الديرة أنكو بحث قيامتها أرد الدنيا جدادي بيني اقتربت الساعة يعني قيامة دورنيا بو قيامتي قيامة دورة بس كي مردين إما قيامت من ما تقامت قيامت وايا كواتا إما براستي نازنين دقية الأمرين نازنين شنية الأمرين كواتا ما بين لهمك حالتك الآمادة باشي بين بو كاري شاكا ابن خلكاني خومن كخلشي أو خلكاني نزیکی نێوان هەولێر و دوکانە یعنی ئیبن خەلەکان ئەڵێ لە سەردەمی ئەودا تەمان ئەو لە 1211 میلادی لەدایک بووە یعنی سەردەمی سەلاح الدینی سەردەمی ئەیوبیەکانە سەردەمی ئەیوبیەکانە دەڵێ زۆرێک لە خولەفای ئەیوبی و ئومەرای ئەیوبی پرسیاریان لێ دەکردم ئێمە ینی چۆن موچە بە خەڵک بدەین چۆن یارمەتی خەڵک بدەین پێمە گوتن القلیل الدائم خير من الكثير المنقطع لسر قسەکەی پێغەمبەر ئەدومها وإن قل پێمە گوت ئەگەر تواناتان هەیە کەمیش بدەن بەڵام دائیمی بێ نەک پشر بێ جارێک بیدەن و دوای نەیدەن ئەمە قسەیەکە 800 ساڵ لەمەوبەر ئیبن خەلەکانی ئێمە وەکو کوردێک نەسیحەتی ئومەراکانی کردووە کە ئاها موچەی خەڵک بدەن موچەی خەڵک نەبڕن کەمیش بێ بەردەوام بێ باشترە لەوەی کەوا ببڕێ کێم خۆری دایم خۆر ڕاستە جا پێغەمبەر درودی خوای لەسەر لە فەرمودەیەکە ئەفەرمێ پێتان بڵێم لە خێری نوێژ و ڕۆژ و سەدەقە و ئەمانە یعنی باشتر چییە کە ئەیکەی فەرمووی ئیصلاح ذات البین لأن فساد البين هي الحالقة هاتمەوە سەر ناکۆچی کوردەواری یعنی پێغەمبەر دەفەرمێ ئەوت پێنج فەرزەی نوێژت کرد ئەو جا یەکێکی ترە چێ نوێژی سونەتەکە یەکێکی ترە چێ ڕۆژی سونەت یەکێکی ترە چێ عومرەکە یەکێکی تر هاتووە بینی خەڵک چاکەکە ناکۆچی نێوان خەڵک چارەسەرەکە پێغەمبەر فەرمووی حالقە چۆن یەکێک سەرێ تاشێ وانە ئەفەرمێ نێوان خراپی و ناکۆچی نێوان خەڵک دیندا ئەتاشێ
تاشینی دین هەدین ناهێڵێ حالیقەیە دین ناهێڵێ کەواتە دین بەچی ماوەتەوە بەوەی کە کۆک بین لەگەڵ یەکا و لەگەڵ یەکدا تەبابین بەڵێ مامۆستا گەر تەماشەوی فەرمودەی بکەنەوە کە جەمەتە ئاماژە پێگیری کە بیشتن هي الحالقة وتهمان دەمدا ئاياجیت بێژیتن فمن يعمل مثقال ذرة خيرا أو شرا يرى بەڵێ. يعني بوچی لێرە خێر و شەر هەر دیارە بەڵام لێرە کریارێک بیت ئەگەرەوەی چەندێ هەموو کریارن دیتر لابەتە ڕاستە مەبەستی ئەوە بوو کە ینی سەرەتایی لە ناوچوونی دین لەکوێوە دەستپێکە لە ناکۆچی نێوان ئینسانەکان ئەنکو باسی مەترسیەوەیە ئەما ینی دایمەن وەکو چۆن ئەڵە سەرەتاکانی هەموو شتێک ینی ئێستا ماڵێن لە مادەوە لە دەوڵەتی ماد و میدیا وەرە تا ئێستا دەی بڵێ ئێمە لەسەری شتێک کۆکنین لەسەر قاڵێک کۆکین زۆر بەمان ئەڵین دەردە کورد کامەیە ناکۆچی دەردە کورد کامەیە ژمارەیەکی دەردە کورد کامە بژمێرە یەکەمیان ناکۆچیە یەکەمیان کە ناکۆچی دەرئەنجامی ناکوکی خیانەتە و هەموو شتەکانی دی لەوە دروست دەبێت جا لەبەرەوە ینی گرنگە بزانین ینی خێر فراوانە باز نەکەی یعنی نمونەیەک پێ بڵم نمونەیەک پێ بڵم بۆ نمونە ئەڵێن ئەو فلانە کەسە خۆزگەم بەخۆی لە کاتی نوێژە وەفاتی کرد بۆ چونکە وا تێگەشتووە وا تێگەشتووە تەنها نوێژ عیبادەتە خۆ نوێژ عیبادەتە ڕاستە یەکێکی تر ئەبینین خوانەکە لە ڕێگا ڕۆ بۆ ئۆتۆمبیلێک وەرەگەڕێ خەڵک هیچ ناڵێ بۆ ئەمە لە کاتێکدا ئەگەر بیانزانی باە ئەم کەسە لەگەڵ خۆیدا یەک کۆمەڵ خواردن و خواردەمەنی و پارە و ماڵ و شتی بردووە بۆ ماڵێکی هەژار وایە بە چونکە ئەمە نازانێ ئەمەیان لەلا کەماڵێن وڵا فڵانە کەس لە ڕێ وەرگەڕا نازانن لە ڕێی چاکەیە وەرگەڕا لە ڕێی چوون بۆ چاکەیە وەرگەڕا کەواتە ئەمەیە زۆر ئاەت و فەرمودەی لەسەر وەکو ئاەتەکەی کەوتم خدا فەرمێ ولا يقطعون واديا إلا كتب لهم به عمل صالح يعني لێرەوە تۆ بۆ ئۆتۆمبیلێک ئەڕۆی بۆ شارێکی دیکە یا خەڵک ئێستا هەمانە لێرەوە ئەچێ بۆ باکووری کوردستان بۆ ئەو بوومە لەرزە و زەمین لەرزەیە بۆ ئەوێ شت دەبا ئەمە لە ڕێگا تووشی هەر شتێ بێ وانە ومن يخرج من بيته مهاجرا بەم شێوازە ئەڕوا کە وەفاتەکە فقد وقع أجره على الله جا بەستم چی بوو بەبەستم ئەوە بوو هەڵە تێگەشتوین لە ئاینداری وا ئەزانین ئەگەر لەسەر بەرماڵ وەفاتت کرد ئەوە باشە باشە حسن الخاتیمە خۆیەکێکی تریش لە ڕێگایە نوێژوتی چی بکە وتی چاکە بکە وانە یەکێکی تر نوێژی تەواو کرده بوو بەڵام چوو بۆ چاکەکردن لە ڕێی چاکەکردن وەفاتی کرد خەڵک ئەوە بە چاکە نازانێ ئەبێ ئەوەش بزانین ئەوش چاکە بله کەواتە مامۆستا چاوادی کارین ئەوی مەفهومێکە نەهات جەنابەتە بەحث کردن کە چاکیکردن چەند یا بچیک ژی بیتن بلا ئەم هەر چاوێکی مەزن بەرێ خۆ بدەینێ ئەف مەفهومە ئەف تێگەهە چاوادی بیتە واقعێک لۆژیکێک ناوە کوردەوەریەمەدا باشە زانایان لە نێو هەموو ئەم واجیباتانەی کە خوددا لە سەرمان فەرزی کردووە بله شتێکیان دۆزیەوە زاراوەیەکی قەدیم هەیە ناویان ناوە واجب الوەقتی بە کوردی ئەرکی کات ئەرکی ئەو کاتە ئەرکی ئەو کاتە ئێستەیەکی من و تۆ بینی ئەڵێ ئەمانە لە بەرنامەن و هەر ئەمە ئیشیانە نازانێ ئەو بەرنمەیە 45 دقه 50 دقه دوای ئەمە تەواو بێت ئێمە ئیشی ترمان زۆرە کاری ترمان زۆرە مەبەستم چی بوو مەبەستم واجبی ئەم وەقتە ئەم 45 دقه 50 دقه ئەمە ئێستاکە کە دەرەچی کاتی بانگە ئەبێ نوێش بکەیت کاتی ڕۆژوو ئەبێ بە واجبی وەقت هەیە ئەم واجبی وەقتە هەندێکی دیارە إن الصلاة كانت على المؤمنين كتابا موقوتا نوێژەکان کاتی نوێژە بێ بکەیت کاتی ڕۆژوو ڕەمەزانە بێ بە ڕۆژوو بی موسمی حەج ئەبێ حەج بکەیت موسمی زەکات زەکاتە دەی ئەمانەش دیارە بەدەر لەمە ئەمە قەینە ئەمە تەواو بوو ئەمە تەواو بوو لە 23 سەعاتەکەی تراکە لە بەردەستمانە ئەویش واجب الوەقتی تێدایە ئەو واجب الوەقتە زۆر گرنگە یعنی وەکو وتم زانایان نمونەیان هێناوەتەوە یعنی کابرایەک لە ناو نوێژە واجبی وەقتە نوێژەکە ئەوە نیە لەو کاتە ئینسانێک ئەکەوێ لەو کاتە ئینسانێک ئەکەوێ لەم کاتە خوددا دەفەرمێ ومن ئەحیاها فكأنما أحيا الناس جميعا يعني زیندوو ڕاگررتنی ئەم ئینسانە کە بورایەوە کە کەوت وەک ئەوای هەموو مرۆڤایەتی زیندوو کردبێتەوە من دیومە لە گرتەی ڤیددیۆیی مەسەلەن خەڵک ئەڵێن خۆزگەم بەخۆی فڵانە کەس لە ناو مزگەوت بوو نوێژی کرد کەوت بەس کاتێک کە سێری گرتە ڤیددیۆیەکەکەی مامۆستاکە لە پێشەوە ئیمامە ئاگای لێنیە ڕیزی پێشەوەش ئاگای لێنیە ڕیزی دواوە بینیان ئەم پیاوە کەوت کەس نوێژەکەی نابڕێ زوو هەڵی گرن چونکە بە سانیە و 2 سانیە و 3 سانیە لەوانەیە ژیانی بۆ بێتەوە بگاتە خستەخانە زووتر دکتۆرەکان واڵێن یەکێک لە گرفتەکانی مردنی هەندێک خەس ئەوەیە کە درەنگ ئەگەنە خستەخانە کە درەنگ ئەگا دەمرێ کە دەمرێ
نازان ئەوان گوناحبار بوونە خدا وا دەفەرمێ پێغەمبەر وا دەفەرمێ زانایان ئەمەیان تحقیق کردووەکەوە واجبی وەقت دۆ لە ناو نوێژی برادەرەکەی تەنیشتت کەوت کە کەوت ئەبێ ئەو 4 ڕکعاتە تەواوکە یا زوو بچی ئەمە هەڵگری و بخێتە سیارەیەک و بیبێ بۆ خەستەخانە ئەبێ ئەمەیان بکەیت بەڵێ ئەف چەندەژی هەر نازەڤریتە بوو تێگەشتنەکە دین یا شاش کە بێژیتن مادەم تو لیقایت گەل خودی بکەی ئەو لە هەمی شتێکی فەرترە و تو شتێکی دی خەریک ڕاستە خدا خۆی وای فەرموو خدا فەرمووی نوێژ بۆچی ئەکەن ئینە سەڵاتە تەنها عن الفەحشاء والمنکر ئەمە منکەر نییە نەفەرێک وا کەوتووە خەریکە بمرێ ئێتۆ نوێژت بۆ ئەوە کرد بۆ ئەوەی ئەم نەوع کەسە یارمەتی بدەیت ئەبینی بۆیە زانایان گوتوانە کاتێک کە تۆ نوێژەکەی ئەبینی مناڵێک بەرەو مارێکە چێ ئەبێ زوو بچی دووری خەیتەوە چکە نوێژەکە توانی بکەیتەوە بەس ئەو منداڵە مار پێوەی دەدا مناڵێک وا بەرەو ئاوێک دەچێ مناڵێک بەرەو ئاگر دەچێ ماڵێک دەسووتێنێ ئەمان هەموو قسەی من نییە مە قسەی زانایانە لەسەر ڕوانگەی ئەوە کردویانە کە کاتێک ئەکەویتە بینی دوو خێرە گەورەکە هەڵەبژێری کاتێک ئەکەویتە بینی دوو شەڕ ئەبێ شەڕ بچووکەکە کاتە لێرە بۆ دەرەکەوێ ئەمە زۆر گرنگە شتێکێ پێی دەوترێ واجبی وەقت من نمونەیەک کردوە دێن یعنی موسا سەلامی خوای لەسەر لەوێەوە دێ و ئەگاتە ئەو قەریەیە و ئەڕوا یعنی ئەبینی ئەڵێ فسقا لهما دوای ئەوە چوو بۆ چی کرد ثم تولى إلى الظل یعنی اینجا چوە سێبەرەکە دانیشت ئەمە لەو کاتە واجبی وەقت ئەوە پێغەمبەرە دەزانێ یعنی کەسێک هەڵات بێ لە دەستی فێرعەون ڕۆشت بێ گەشت بێتە شارێکی دیکە ئاوارە بێ نامۆ بێ کەس نەناسێ تاوانبار هەڵبیتە قەلەمدا وانە لەبێت تەماشاکە ئەو عالەمە مەڕەکانی خۆیان ئاوەدەن و دوو کچی ئەوەش هەیە کەس نیە یارمەتیان بە دێت یارمەتیان دەدا و دەچێتەوە دانیش و چتەوە ئەمە چی ئەمە موسا سەلامی خوای لەسەر تێگا واجبی وەقت لەم کاتە ئەمەیە نابێ بەڵێ من حەقم چیە حەقم نییە بینی واجبی وەقت لەبەرەوە ئەمە زۆر گرنگە کە یعنی خاڵی زۆر سەرەکی بۆ ئەوەی ئەنجامی چاکە بکەین چاکە ئەنجام بدەین دەبێ ئاگاداری بی واجبی وەقت بین هەر چاکەیەک چۆن پێغەمبەر دەفەرمێ هەندێک واجب هەیە خدا لە ڕۆژە فەرزی کردو بە شەو قبولی نییە هەندێک واجب پیشەوە بە ڕۆژ قبولی نییە ئەمە مانای وایە لە هەمان کاتیشدا بەڵێ بۆچی مامۆستا یعنی نوکە من دیقەت داخستنی جەنابەت تەژی و تکستین دینیژی هەر زۆر بەحساوی چەندێت کردن کە مرۆڤ دائیمەن چاکی بکات بۆی بەرامبەر خۆ بۆچی زۆر بەحساوی چەندی ژینایەتەکردن چاکیت گەل خودی خۆ بکەین گەل خۆ باش بین هەموو ئەو چاکانەی کە دەیکەین بەرامبەر بە خەڵک بۆ خۆشبانە وەکو گوتم یعنی مە بۆچی ینی تۆ بەشتواسی شتێکت کرد ینی بۆچی مانگۆ ئەستێرەکان ڕووناکی وەردەگرن لەبەرەوەی لە ڕۆژی وەردەگرن کاتێک کە ڕۆژ ئەمە دەبەخشێت تۆ هەستت کردووە یعنی هەموو بەخشەرێک دڵخۆشە هەموو بەخشەرێک دڵی خۆش دەبێت بۆیە خدا دەفەرمێ قل لا تمنوا علي إسلامكم نە ئیمانداریتان بکەن بە منەت خدا دەفەرمێ بەسەر بنەوە نە چاکەکردنیشتان بکەن بە منەت بەسەر خەڵکەوە ولا تەمنون تەستەکثیر بۆ منەت مەکەن چونکە چاکەکردن خۆشیەکی تایە لە ذاتی خۆیدا کردوتە کە چاکە دەکەی کە کارێکی چاک بۆ خەڵک ئەنجام دەدی دڵی خۆت خۆش خەیر الناس ينفعهم للناس ئەوەتە پێغەمبەر دەفرێت وەختێک کە چاکەیەک تەنها بۆ خۆتی دەکەی هەر دڵی خۆتی پێخۆش دەبێ بە چاکەیەک کە دڵی خەڵکی پێخۆش ئەبە وەکو بژنێت دڵخۆشکەرەکە معنەوی بەڵام ڕووی ڕاستەقینە چەند گرنگە مرۆڤ چاکەکار بیت گەل خۆشی وەکو گوتم دووشت هەرەکەی تۆ چاکەکاری لەگەڵ خۆتە کە چاکەکاری لەگەڵ خەڵکی دیکەشدا ینی گومان لەوەدا نییە کاتێک کە تۆ دەڵێم چاک بە لەگەڵ خەڵکە لەگەڵ ذاتی خۆت باش بوویتە چۆ چاکەکردن لە ذاتی خۆت چۆنە خۆت ئەوە تۆی دەوەر ئیچ چاکە لەگەڵ ذاتی خۆت بکە چۆن نمونە هەر تشتێک بوو من باش بیت ئەسوێ بکەم مانکو گەلێک بێدلیا نەفساخۆ نەکەم باشە سنوورت دروست دابیت ئەنجا ئەوەیە کە ئەبینی خەڵکێکی زۆری دەوڵەمەندمان هەیە وایان کردووە هەر ڕۆژی لە وڵاتێکە هەر ڕۆژی لە شوێنێکە دەگەڕێ و دێت شەوارە دڵیم زۆر ناخۆشە ئەوەی کە لێرەیە ئۆکۆڵە درهەمێکی بەخشیوە یارمەتی ئەوی داوە سۆبەیەکی بۆ ئەو کڕیوە چوزانم فەرشێکی فەقیرانی بۆ یەکی دڵی زۆر خۆشە ئەنکو بەختەوەری ڕاستەقینە گرێدایە وجدانە مرۆڤان بەڵێ ڕاستە ئەلێرە یعنی باسەکە دێ لەبەرەوە ئەگە سێری قورئانکەی باسی ئەم کەم و زۆریە زۆر گرنگ نییە باسی ئەوەیە بۆیە خوددا باسی ئەحسەن دەکا یعنی لەو دقەیە کاری چاک لەو دقەیە چییە وەکو گوتم لە دقەیەکە ئینسانێک کەوتووە خوانەکە ئۆتۆمبیلێک لێی داوە کاری چاک لەوێ مناقەشە نییە کاری چاک ئەوەیە چێ زوو هەڵی ئەگرێ و دەیبات دەیگەێنێتە خەستەخانە وایە خوددا دەفەرمێ 3-4-5 ئاەت لە قورئان هەیە تەماشای کە بە دوایەکەوە هەمووی لەیەکە چێ دەفەرمێ چی ليبلوكم أيكم أحسن عملا نهاتوا بلي ليبلوكم أيكم أكثر عملا
یعنی خدا نەیوک فەرمووە چێتان زۆرتری کردووە ئەفەرمێ چێتان چاکتری نوعیت گرنگکە نوعیت نەکەمیت بەڕە ڕاستە نوعیت ڕەنگە یەکێک زۆری کردبێ بەڵام لەو ساتە وەختە ئەوەی کە پێی دەڵێن واجبی وەقت لەو کاتە دەبێ ئەوە بکە جا ئێستا کە کۆمەڵگەی ئێمە چونکە بەرەو تاکبوونەوە دەچێ شتێکی زروف و بارودۆخەکە وایە بەڵێ کردەوەجابیت بینی بێ چەندی یعنی خۆی وایە زروف وای هێناوە لە ئەنجامدا تۆ کارێکی تاک دەکەی تۆ ئێستا دانیشتی بە تاقی تەنیا ئەڵێ من چی بکەم باشە پۆستێکخی دوو قسەی خێریتیان نووسیوە وانە خەڵکەڵ جاوە چییە ئەخر لەم کاتە کە دانیشتووی هیچی ترت لە بەردەستا نییە وانە لە ئیبن حەزم زانایەکی گەورەی ئەندەلوس بوو هی مسلمانان مەذهبی هەیە مەذهب کتێبێکی هەیە لەسەر عشق و خۆشەویستی طوق الحمامة في الألفة والألاف ليان برسي باشا ابن حزم تو كابرا وزانا وفقيه وك شافعي وأبو حنيفة يعني باسي طوق الحمامة شيء وتي زمانك من لأندلس خم شارد بوا هيج كتابكم لبردستان نبو هيج نمزاني تشيبكم نابه دانشم كتشم أو كتابة منوسي كواتا ما بس ملتشي بو دەمێ کوتایی هاتی ئەگەر چەند بکرێتن زوو ئاختنا خوب دوماهی بین سوپاسدار بین لە کاری سیاسیدا دەتوانین وردەکاری ڕۆژانەی چاکمان هەبێ لەلایەن سیاسیەکانەوە چاکسازی دروست دەبێت لەلایەنی ئابووری لەلایەنی کۆمەڵایەتی یعنی هەموو ئەم بابەتانە لە ڕووی زانستی هەموو ئەمانە دەتوانین ڕۆژانە وردەکاری بچووکمان هەبێ لە دو ساڵدا کە کۆی دەکەینەوە لەگەڵ یەک کاتەماشاکە کارێکی مەزن بۆیە خوددا لە قورئاندا فەرمووی أنزل من السماء ماء فسالت أودية بقدرها فاحتمل السيل زبدا رابيا كذلك يضرب الله الأمثال يعني خدا مزستانە ئێستا دەکەین نمونەی بارانی بۆ هێناینەوە ئەو لافاوە زۆرەی کە هەموو پیسایەکان لە نێو دۆڵەکان ڕادەماڵێت چی بوو فەرمووی أنزل من السماء ماء دڵۆپەی یەکی بارانەکان بوو کەواتە ئەم لافاوە گەورەیەی کەوا پیسیەکان ڕادەماڵێت چی بوو بە دڵۆپەی باران دروست بوو کەواتە بە دڵۆپەی چاکەش لەگەڵ یەکا کۆی کەرەوە بە یەک ئاراستە گەندەڵیەکانت بۆ ڕادەماڵێ و چاکسازیت بۆ دروست دەکەن چیایên mezin bi berên biçûk mezin bîtûk bîte çiya destê te xweş mamostayê berêz zor spas bû cenabê te bilêbînerên berêz vî awayî deyne dumaya vê xelekê jî zor spas bûyên berêz ke hîn jî bejdar bûn gelmet bîneriye da hîviya me û meşiya bîtin xizmeteka biçîk pêşkêşî wayên berêz bikin sebaret babetê me bi heskirî çakîkirin çend ya biçîk jî bîtin heriya mezin e bibînim xêr û şat